سەرۆک وەزیرێن عێراقی تەکەزیە لەسەر ڕۆڵا گرنگیا هێزن ئەمریکای بۆ ژناوبرنا گەفێن داعشێتکە دە هەفدیتنەکێدا دەگەل ئاژانسا ئەسۆشیێتد پرێس سەرۆک وەزیرێن عێراقی مستەفا کاظمی تەکەزیە لەسەر ڕۆڵا گرنگە هێزن ئەمریکای بۆ ژناوبرنا داعشێکر و ڕاگەهاند وڵاتێوی هەیەانها پێویستی بە ئالیکاریە ئەمریکای هەیە ji bo ڕوبڕۆبوونا مەترسیên داعشê کازمی valkişanda serweyekê hertim Iraqê pêwîstî bi alîkarî û hemahengiyê heye bo ڕوبڕۆبوونا terorê eger bawayekê rasteraz jî nebe lê ji royê meşq û rahênan û şandina çek Iraqê pêwîstî bi alîkariyan heye. Evrû Serok Wezîrên Iraqê Mustafa Kazmî serdana Washingtonê dike û şandakî Herêma Kurdistanê jî digel daye. Nûnera Hikûmeta Herêma Kurdistanê li Amerîkayê beyan Samî Abdurrahman bi Kurdistan 24 xivî got. Evrû Serok Wezîrên Iraqê digihe Amerîkayê û şandakî Herêma Kurdistanê jî digel daye û di civînan da bejdar dibin. Got jî roja pênşembiyê digel Serokê Amerîkayê Donald Trump Kazmî û şanda pêra dicivin. Mustafa Kazmî êwarê sêşem digate Washington û rojê çarşem کۆبوونەوەی دایلۆگی استراتیژی دروست دەبێ بە ئینگلیزی دەڵێن strategic dialogue ئەوە کۆبوونەوەی فراوانە بینی حکوومەتی ئەمریکا و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم شاندێکی هەرێمیش بەشدار دەبێ ڕۆژی پێنجشەم قەرارە مستەفا کازمی لەگەڵ دۆناڵد ترامپ کۆبوونەوەی هەبێت لە کۆشکی سپی احتیمالە کۆبوونەوەی تریش هەبن لە وەزارەتی بەرگری وەزارەتی دەرەوە وەزارەتی خەزینە بەڵام کۆبوونەوەی گەورە بڵێن کۆبوونەوەکانی سەرەکی ڕۆژی چارشەمن لەگەڵ وەفدێکی زۆر گەورە و ڕۆژی پێنجشەم لەگەڵ سەرۆککۆماری ئەمریکا کاک فەوزی حەریری کە نوێنەرایەتی سەرۆکایەتی هەرێم دەکە و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمیش دەکا ئەو بەشدار دەبێ لەگەڵ بەڕێز دکتۆر فواد حوسێن و بەڕێز مستەفا کازمی ئەو بەشدار دەبێت لە هەموو کۆبوونەوەکان پێشتر کە خۆم کۆبوونەوەم کردووە لەگەڵ ئەو هەمویان دەتوانم هەمویان دەڵێن کە یارمەتی دەدەن بۆ کۆرۆنۆڤایرۆس بەڵام یارمەتی ئەمریکا بە ڕێگای عێراقەوە دێت یعنی ئەو یارمەتی دەنێرن بۆ وەزارەتی تەندروستی عێراق و دەبێ وەزارەتی تەندروستی بۆ هەرێم بنێرێ و یا بە ڕێگای ئومەم المتحیدا دەنێرن داوامان کردووە بەڵێنیان داوە بۆ مەتیمان بدەن ئێجان لە ناوە وڵات لەسەر بەخشینە پلازماخیا هەفکارە خۆ ئاراس ئەحمەد وەردەگرم ئاراس ئەمین ئاراس بزانم کەسێک و دچن پلازما خوێنە خوا دەبەخشن هەنە دچە ئاستیدانە هەروەها پێتڤێن وی سەنتەرا بانکە خوێنێ ji bo xwînê di çi astekî dane? ئیمان ژمارەیە کەسانی کە تووشی ڤایرۆسەکە بوون لە سنووری ئیداری ڕاپەڕین زۆر زیاترە لە ژمارەیە کەسانی کە چار سنتەرەکانی تایبەت بە چارەسەری تووشکوانی کۆرۆنا داخڵکراون بە تایبەت ئەوانەی کە ڕەوشی تەندروستیان زۆر ناجێگیرە پێویستیان بە پلازمای خوێن هەیە ئێمە لە سنتەری بانکی خوێنین ڕۆژانە هەر کەسێک کە بیەوێ بە هەر هۆکارێک لە هۆکارەکان خوێن ببەخشێت دێ بۆ ئێرە لە ناویاندا ئەوانش کە لە ڤایرۆسی کۆرۆنا چاک بوونەوە دەیانەوێت پلازمای خوێن ببەخشن سەبارەت بۆی کە ئاخۆ ئەوان بای پێویست پلازمای خوێنیان بۆ نەخۆشانی کۆرۆنا هەیە و کێ دەتوانێت پلازما ببەخشێ و دوای چەند من ئێستا لەگەڵ کارزان محەممەد بەڕێبەری بانکی سنتەری بانکی خوێن قسە دەکەم کا کارزان سڵاوت لێبێت لە ئەگەر بیت ئێرە ببووە لە چەند ڕۆژی ڕابردوو بڵاوتان کردەوە کە پێویستان بە پلازما هەیە بۆ نەخۆشەکان بای پێویست پلازماتان نییە بۆ نەخۆشانی کۆرۆنا بە ڕۆژانە خەڵک دێت ئەو کەسانی کە چاک بوونەتەوە دەتوانن پلازما ببەخشن باینتان باش سەرەتا بە خێراتتان دەکەین بەحقەت ئێمە وەکو یەکێک لەو سنتەرانەی کوردستان کە توانای حازرکردنی پلازمامان هەیە دەمەوێت دەستخۆشی لەو کەسانە بکەن کە بە هەر هۆکارێک لە هۆکارەکان بێ سەردانی ئێمە دەکەن بۆ بەخشینی خوێن یان بۆ بەخشینی پلازما ڕاستە ئێمە کۆمەڵێک نەخۆشمان هەیە پێویستیان بە پلازما هەیە و کۆمەڵێکیشمان هەیە کە لەو کەسانی کە چاک بوونەتەوە و ڕۆژانە بۆ خۆیان یان نەخۆشەکان کەسەکان لەگەڵ خۆیان دێن و بۆ بەخشینی پلازماکەیان سپاسی خوا دەکەین کە ئێمەش ئەو دەرفەتەی پێداوین کە
کە دەورێکمان هەبێت لە چارەسەرکردنی ئەو نەخۆشانی دەڤەرەکەمان و بگرە سنوورەکەمان جگە لە دەڤەری ڕاپەڕین زۆر جار بۆ شوێنەکانی تریش پلازمامان نردووە. بگورە دەبێت پرسیاری ئەوت لێ بکەم. هەندێک جار کەسێک کە دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بووە داوای لێ دەکەی پلازماکەی ببەخشێ دەڵێ لەوانەیە هەڵی دەگرم لەوانەیە کەسێکی نزیکی خۆم خۆشەویستێکی خۆم تووش بێ. کەسێک کە دووچاری ڤایرۆسەکە بۆ چاک بۆ تۆ لە نێوان چەند دەتوانێت پلازماکەی ببەخشێ و پلازماکەی سوودی دەبێ؟ باشترین کات بۆ بەخشینی پلازما دوای 2 هەفتە لە نەمانی نیشانەدا و لە کاتێک کە تێستی کردبێت پۆزتیڤ بێت و دواتر کە نیشانەی نەما بێت و باش بێتەوە دەتوانێت دوای 2 هەفتە تا نزیکەی 2 مانگ دەتوانێت پلازماکەی ببەخشێ. کۆمەڵی خەڵکمان هەیە کە لە ماڵەوە چاوەڕێی ئەوەی دەکات کە پلازماکە بدات بە کەسێکی خۆی یان نەخۆشێک بە دوویدا بگەڕێت کە پلازماکەی پێ ببەخشێ. ئەویش کارێکی هەتا بڵێ هەڵەیە. ئێمە ڕێنمایی و کەسانە دەکەین کە نیشانیان نەما و پێشتر پۆزتیڤ بوون و ئێستا چاک بوونەوە بە زووترین کات سەردانمان بکەن بۆ بانکی خوێن و بەخشینی پلازماکیان و ئێمەش بتوانین بیدەین بۆ نەخۆشانەی کە داخل بوون لە سنتەرەکانی کۆرۆنادا. بەحەقەت کۆمەڵێک خەڵکمان هەیە کە تستمان کردووە کە کۆمەڵی خەڵک هەبووە چاوەڕێی کردووە تا پلازماکە دات بە کەسێکی خۆی و دواتر هاتۆ پلازماکەی بەخشیوە هیچ ئیسفادەیەکی نەماوە. بۆیە ڕێنمایی و خەڵکانە دەکەین کە چاک بوونەتەوە و هیچ نیشانەیەکیان نەماوە بە زووترین کات سەردانمان بکەن. کۆمەڵێک نەخۆشیش هەیە کە کاتێک پێویستی بە پلازما دەبێت بە حەقەت زۆر سەرگەردان دەبێت بە دوو ئەو کەسانەدا دەگەڕێت و نایان بینێتەوە. ئێمە هەر کاتێک پلازمامان هەبوو بێت لە بانقەکەی ئێمەدا لە خەزنمان کردبێت توانیمانە بیدەین بەو نەخۆشانە و نردومانە بۆ شوێنەی تریش و ئەلحەمدولیلا ئیسفادەیەکی زۆر باشی هەبوو. یەکێک لەو چارەسەرانەی کە سەلامەتینی چارەسەرە کە لە جیهاندا بەکاردێنرێ. کارزان محەممەد بەڕێبەری سنتەری بانکی خوێن زۆر سپاس بۆ جەنابێت. ئیمان 810 توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین هەن کە تەنها 164 کەسیان چاک بوونەتەوە. ڕۆژانە ئەو کەسانی کە پێویستیان بە پلازمای خوێنە دێن لەو سنتەرە پلازمای خوێنیان بۆ دابین دەکرێت، بەڵام بەهۆی کەمی چاک بوونەوەی توشبووەکان بەراورد بە ئەو کەسانی کە ئێستا لەژێر چارەسەریدان بێگومان ڕۆژانە دووچاری کەمی گرفتی پلازمای خوێندەکەسانە دەکەن کە 2 هەفتە بەسەر چاکبوونەوەیدا تێپەڕیوە ڕۆژانە بێن پلازمای خوێن ببەخشن. گەلێک سپاس بۆ هەفکارێ ماراسەمین ژێرانیا بە هیویە تەندروستیەش بووتەوە. سێ پۆلیسên فێدرالی لە کەرکووکی هاتنە کوشتن ڕۆژاوای ئەنبارێژی دوو چەکدارên داعشە هاتنە گرتن. چافکانیەکی ئەولەهیە لە پارێزگەها کەرکووکی ڕایهام. بسەدەما تەقینا گوڵە هاونێکی لە نەحیە ڕاشاد سێ ئەندامên فرقەیە 5 یا هێزên پۆلیسên فێدرال هاتنە کوشتن. هاتە کەسکردن ژی بویەر نەکریارێکە تەروری بوو. هەفدەم لێ ناوچەیەکی نێزیک باژاروکی قایم لە ڕۆژاوای ئەنبارێ دوو چەکدارên داعشە ژالی هێزên ئەولەهیەوە هاتنە گرتن. دناوە کەمپین کوچبەراندا لە پارێزگەها دهوکێ 19 کەس بە ڤایرۆسی کۆرۆنایی کەتنە ji بەروەیەکێژی نەها سێ کەمپ هاتنە کارانتین kirin. تەندروستیە ناوە کەمپان هوشداریە ددەن کوچبەران و داخواز ji wan dikin zêdetir xwe biparêzin û rêkarên tendurustiyê wekî xwe jêveçe bikin. زێدەبوونە حالەتên ڤایرۆسی کۆرۆنا لە ناوە کەمپین ئاوەرەیاندا گەهشتنە ئاستەکی بلند. سێ کەمپا بە تەمامی هاتنە کەرەنتینکردن. کەمپا چەمسکۆ سێ حالەت هاتنە تۆمارکردن و دیسان کەمپا باجتکەندارا سێ و کەمپا داودی یەک و کەمپا کەبەرت و 12 حالەت هاتنە تۆمارکردن و چەند کەس بەرکەتی نوان هاتنە کەرەنتینکردن. ji ber hindê bingehên saxlemî di nava kempên awereyan da hoşdarê didin xelkê ku divêt bi tir xwe biparêzin. بدوی هر کسی که بزانیدن کرونا یا هی اگر ای که بیجیدن کرونا نه کرونا یا هی بدویش پاکش کردنش دستاشیشتنش ماسک داناندنه شکفا دیرینشتنا ای کدود کمپی خاصتا جهتوانا پیچه که تانگیم بر تانگاوی احتمالات چادرتان بس هر محاوله که بکن او دیدی ای کدرین نخوارد خوب پتر پاریزم بەلاڤوونە پەتای کۆرۆنا سنووری پارێزگەها دۆکێ و تایبەت لە کەمپێن ئاوەرەیاندا بۆ جێ مەترسیە. لەو ماوە دەبێژن پێتیڤێ هەموو خۆ بپارێزن و ڕێنمایە ساخلامی جێبەجێ بکەن. لازمە ئەم چەند بخۆ بپارێزێن ڤایرۆسەکەی بزەحمەتە و بەلەنگانی کەمپادەینە و یعنی نا
نم مساعدة تشك هي يعني كسبة خدينا كيك بيكاد تختورني يعني حتى تختورني هكا بيك بيكاد دوراني يعني مهم بيكابنو بزحمة شغل غير بزحمة نباشن قرابالغ ازهف ام تشينكن تشتكي ما بين بكرنو بين ام تقرابالغ وتجمعي تشينكن بزحمة في شغل فيروس اجي بيكد بزحمة الفان كامبادا وشو وروشنا قنجي اجي بيكدو 14 کمپین ئاواران سنووری پارێزگا هەدۆکەی هەینە و 19 حالەتێن کۆڤید-19 هاتنە تۆمارکردن. هەروساش دەستپێکە بەڵاوبوونەوەی ڤایرۆسی لە دهۆکە نێزینگی 2000 حالەتان پەیدا بووینە و 13 کەسان جانێ خۆش دەستداینە ji ber vêkê li kempak û çadırê wan nêzîngî hevdûna heger hat û xweparêzî neba bigotina saxlamiya dihokê û rewş berif xerabiyê ve biçe. Maharşîngarê Kurdistan 24 Kempa Kebertû. آلیین کردی لە ڕۆژاوای کوردستان ئێرشا جوانێن شۆڕەژگەر بۆ سەرناوەندا پەدەکەسێ شەرمەزار دکەن و دەبینن پێویستە کریارێن وها بسەکنن ji بۆ ku bandorê li dalûka Kurdî Kurdî nekin. Bi taybetî piştî ku vê dawiyê nêzîkbûneke zêdetir di navbera aliyên Rojavayê Kurdistanê de durust bûye. êrîşa grûpek ji ciwanên şoreşger bi ser nivîzgeha pedekesê derbajarê Qamişlo gelek vedeng di kolana Kurdî de hêla. Nemaze di dema destpêkirina qonaxa duyem ji diyaloga Kurdî re. Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê enekese dibêje pêwîst e ev kiryarên wiha bêne rawestandin. û dide zanîn jî ku gelek alî dijî vê diyalogê û nêzîkatiyê ne û gereke Kurd vê yekê baş zanibin û bi nehezkiriyan re ne alîkar bin. Da ku gavên yekîtiyê berbidawîbûnê ve biçin. Ev karê dibin bi rastî karnê nebaşin cihê şermezariyê li cem Encûmena Niştimanî Kurdî û li cem hemû kesî. Ev kesê vî karî re dirabin bêguman divê bikevin meydana muhasebê de muhasebe bêrkirin ji bo bibê carekî dî nebê dubare nebin ev karê nebaş. Ya dî jî aliyê Encûmena Niştimanî Kurdî de em bînin diyaloga Kurdî armancekî stratîjîk eşmer. Em ê berdewam bin divê karî de. Enekese û partiyên Yekîtiya Niştimanî derbarê êrîşa bi ser nivîzgeha pedekesê de hev nerînin ku ev kiryar cihê şermezariyê ne û gereke ev diyalog bigihêje serî bêy kiryarên xerab ku bandorê li gavên nêzîkatiyê bikin. Partiyên Yekîtiya Niştimanî dibînin ku diyaloga Kurdî dê bandorê li krîza Sûriyê bigiştî bike û dê alîkar be bi dîtina çareseriyeke siyasî ji rewşa Sûriyê re. Ew kiryarê guhat kirin bi rastî cê şermezariyê nayê qebûl kirin. Bi taybet di demekê de demek golhevkirinek Kurdî têkirin, diyaloga Kurdî têkirin. Bandora vê diyalogê û li ser pirsgirêka Sûrî giştî hebe, ser krîza Sûrî giştî hebe, danê çareserkirina siyasî baweriya min de wê gavnî erînî bê avêtin. Danheva tevgera siyasî Kurdî, lehevkirina tevgera siyasî Kurdî li serê kinarînê ji bo Sûriya pêşeroj, wê bandorayê li ser pêşeroja Sûrî û çareserkirina krîza Sûrî wê alîkar bi hêzên navnetewî dostê Kurda ku karibin bi aliyê çareserkirina siyasî ji bo krîza Sûrî. Piştî rûdana vê bûyerê, pedekesê daxuyaniyek belav kir, tê de got ku diyaloga Kurdî armancek stratîjîk e û em ê tê de berdewam bin. Her wiha enekese jî got ku bûyerên wiha tevî destwerdana hêzên Sûriya Demokrat pêwîst e bisekinin. Ji hêla xwe ve hesede di daxuyaniyeke fermî de got kesê ev kiryarkirine dê werin sizakirin. Ekrem Salih, Kurdistan 24 Qamişlo. Li nava welat piştî zêdebûna hejmara tûjbûyên vîrusê koronayê li Duhokê nexweşxaneya Azadî ku mezintirîn nexweşxaneya li parêzgeha Duhokê ya hekûmî bû tûjbûyên koronayê hatiye terxankirin. Hevkara Rêjîn Ehmed çûye wê derê. Rêjîn biryare di nava nexweşxaneya Azadî da çend tabeq çend nihûm bû helgirên vîrusê koronayê bêne terxankirin û çend nexweşan jî werbigirîtin û kengî dê bikevîte kar. بله ایمان دمت باج بیتن دیاره که هل دست به که هاتنا ویروس کرونا سقلم یاد هو که چندین پلان هاوتن شبوه هنده کو اگر هاتو ویروس زیده بو لپارزگاه دو که جه بیت بو نخوشا دست به که نخوش خانا سوتن ترخان کرد تجیبو
پناجبو نخوشخانه کاوین یا پشکنینان بر او جی تجیبو جلای خیرخوازه کی و نخوشخانه که لالاف حتی آوا کرن او جینها پر بویم پشتیوان هر سه نخوشخانه پناجبو چندین اوتیل و موتیل هم برن بگمان او جی حل نینه که چارەسەریە نەخۆشێن ڤایرۆسی کۆرۆنای بێتە کرن لەورە gelek rêjeka zor ya welatiyan hat nava parêzgeha dûkê da ku yê nîşane lêne li gor mercan di malên xwe da dihêne çareserkirin lê ew jî helîne ji bo hindê ku sexlemî bişêtin çavdêriya hemû nexweşan biket lewra plana bî ya sexlemiya parêzgeha dûkê ew bû ev nexweşxana li piş min ji bo helgirên vayrosê koronayê bête terxankirin ku mezintirîn nexweşxana hikûmî el parêzgeha dûkê ku nexweşxana azadî diyare îman ku biryara li tabiqê êkê gel beşê hewar hatinê ji bo bête terxankirin ji bo helgirên vayrosê koronayê îman bas lê hindê bikem ku beşê êkê pitiriya wê taqîgeh dermanxane şîretkarî bûn lewra ev rûke agêhdariya welatiyan kiriya sexlemiya dûkê ku bi hiç rengekî li vêrê şîretkarî nabin ji ber ku ew dê dest bi wergirtina nexweşan kin ji ber ku rêje zora ji ber ku pitiriya nexweşên parêzgeha dûkê niha pêtivî bi henaseyên dest kirt oksîcînekê berdam bûye lewra şîretkarî vêrê nabin bas li hindê bikim ku ev şîretkarî wek agêhdariyek bi welatiyan ev şîretkariyê li vêrê ku hemû nexweşan dê çine senterê xebat li Baroşkê dîsan pitiriya nexweşîndî del tengaviya ku ew jî li Baroşkê dihêne wergirtin ew pitir helgirên nexweşîndî yan seredanên nexweşîndî dê çine tengaviya yên nexweşên dilî dê seredana dil û hunava gel li vêre dîsan yên penceşêrê dê seredana senterê jînke wan beyanname ku dîsan agêhdariyeka dirêj di nava sosyal medyayê ez barim pitiriya xelkê parêzgeha dûkê ew dîtiye ku ji bo hindê ku agêhdar bin bas li hindê bikem îman dîsa diyare ku tanaha 1100 nexweş di nava parêzgeha dûkê de çareseriyê wel dikirin pitiriya wan haletê wan ne baş e nîşane lê hene lewra sexlemiya dûkê ew yeke ragihandiye ku çendîn cara hemî xelkê parêzgeha dûkê nûke ji hemiyan bergumanên vayrosê koronaya lewra hindî bişên welatî digel hikûmetê û sexlemiyê harî kar bî ji bo hindê ku ev vayrosê zêde dergeşe neketin gelek spas bû hevkara min Rêjîn Ehmed ku mezintirîn nexweşxaneya hikûmî azadî li Duhokê ji bo helgirên vayrosê koronayê ji îroşan da tê terxankirin ev rû dadgeha taybet bi Lubnanê li Lahayê biryara dawiyê derbarê تهمتبارên doza terorkirina Serokwezîrên Berê Lubnanê Refîq Herîrî dide. Biryara ev rûke dadgeha taybet bi Lubnanê jaliyê netewên yekbûyî ve hatiye damezrandin li bajarê Lahayê li Holandayê biryara dawiyê derbarê tuhmetbarên doza terorkirina Refîq Herîrî bide. Tuhmetbar 4 kesin û ser bi Hizbullahya Lubnanî ne. Ji ber neamadebûna wan dê bi xiyabî ew werne hikûm kirin. Beriya 15 salan Serokwezîrên wî demiyê Lubnanê Refîq Herîrî bi rêya tombêleke bombekirî hate terorkirin. Pêşbirkiya bîrkariyê bu ev sal li serastê Herêma Kurdistanê bi bejdariya 6 xwendekaran li hemû parêzgehên Herêma Kurdistanê li hewlêrê bawayekî rastarast bi amadebûna rêveberên xwendingehên bejdar û nûnerê Wezareta Perwerdê û Komîteya Taybet bi nirxandinê bi rêveçû xwendekar Bilal Muslim ji hewlêrê karî bibe yekemînê pêşbirka matematik. شش قوتابی بەشدەربووی قۆناغی کۆتایی پێشبڕکەی بیرکاری لەسەر ئاستی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان ئامادەن بۆ ئەوەی پێشبڕکەی کۆتایی دەست پێ بکەن بۆ بەدەستێنانی نازناوی پاڵەوانیتی بیرکاری هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020. نور تاکە بەشداربووی کچی قۆناغی کۆتاییەکە لە کەرکووکەوە هاتووە دڵخۆشە گەیشتوێتم قۆناغە دەڵێ بە بەشداریکردن دەڵێم کەرکووک کوردستانیە. بەرزیە بۆ من کەوەکو نوێنەری هەموو کچانی کوردستان ئیسا من بەشداری ئەم پێشبڕکەیە ئەەکەم و بە پشتیوانی خۆی گەورەوە ئەتوانم پلەی هەوڵی تەواو ئەدەم بۆ بەدەستهێنانی پلەیەکەم لەسەر تاسەری کوردستانە لە بۆ پێیکە وەکو پێشتریش ئاماژەم پێداوتم من لە شاری کەرکووکەوە هاتووم بۆ ئەوەی زۆر دڵخۆشە بم کە یەکەمی کوردستان کەرکووک بێت لەبەرەوەی زۆر کەسێ دەڵێن کە کەرکووک کوردستانی نییە بۆی زۆر بە شانازیەوە هەوڵەدەم پلەیەکەم بەدەست بێنم بۆی بتوانم بیسەلمێنم کە کەرکووک کوردستانیە. پێشبڕکەی بیرکاری بۆ ساڵی دووەم لەلایەن دەستگای ڕوانگە بەڕێوەچوو لە قۆناغی پێش کۆتاییش بە بەشداری 6 قوتابی بە وەڵامدانەوەی ڕاستەوخۆی پرسیارەکان بەڕێوەچوو. بەڕێوەبەری ڕاگەاندنی دەستگای ڕوانگەش باز لە هەوڵەکان دەکات بۆ بەشداری قوتابیانی کورد لە ئۆلمپیادی جیهانی.
ئەری هەر نەبێتە و زانستی کە زانستێکی وشکە و ئێمە لە دەستگای ڕوانگە هەر بۆ ناوەستین پلانەکە ئەوەیە هەر بیرکاری نابێ بەڵکو زانستەکانی دیکەشی تێدا بێ بایۆلۆجی تێدا بێ زانستی دیکەی تێدا بێت چونکە ئەو زانستانە کۆکراوی ئەو زانستانە دەرخەری ئەوەیە کە قوتابیە بە شێوەیەکی گشتی لە منهەجەکە زیرەکە پلانی ئێمە ئەوەیە ساڵانە ئەو پێشبڕکەی ئەنجام بدەین ئەو قوتابیانە ئامادە بکەین بۆی بتوانن جیا لە سەرمستەوەی هەرێمی کوردستان بتوان لە سەرئاستی نێودەوڵەتیش لە پێشبڕکەی نێودەوڵەتیەکانی بیرکاری و زانستیەکان بەشدار بن. لە قۆناغی کۆتایی و مانەوەی سێ بەشدار بوو دوای نزیکە یەک کاتژمێر لە وەڵامدانەوەی پرسیارەکان پێشبڕکەی نێوان سێ قوتابی قۆناغەکە قورستر بوو لە کۆتاییدا بیلال موسلیم لە ئامادەی کوردستان لە هەولێر توانی نازناوی پاڵەوانەتی پێشبڕکەکەی ئەمساڵ بۆ خۆی مسۆگەر کات. سوپاسی دایک و باوکم کەم ئەوان پاڵنەری پاڵپشتیکاری سەرچین بوونە هەم لە هەموو ژیانمدا نەوەکو تەنها لەم قۆناغەکە دوایەوە دەمەوێت سوپاسی قوتابخانەکەم و مامۆستایەکانم بکەم و سوپاسی دەستگا ڕوانگەش دەکەم کە ئەم هەلەی بۆ ئێمە ڕەخسان تاوەکو ئاستی خۆمان مسلمێنین بەڕاستی ئاس بەدڵخۆشی زۆر دەکەم کە وەکو هەولێر نوێنەری هەولێر بووم بە پاڵەوانی بیرکاری و نازناویەکەم بەدەست بێنم. پێشبڕکەی بیرکاری ئەمساڵ جیاوازتر و لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان لە سێ قۆناغ بەڕێوەچوو لە قۆناغی یەکەم 614 قوتابی پێشبڕکەیان کرد و 6 کەس سەرکەوتن لە قۆناغی دووەم 6 قوتابی سەرکەوتنیان بەدەستێنا ئەم پێشبڕکەیە ساڵانە بە ئامانجی زیادکردنی هەرزوو توانەکانی قوتابیان بە تایبەتی لە بواری زانستی بیرکاری لە کوردستان بەڕێوە دەچێت. هێرە مۆلودی کوردستان 24 هەولێر. کچ و کوڕێکیان چیاوان باوایەکێ جودا ڕێوڕەسمێن ژیانە هەڤژینیە پێکتینن ji ber viya nawan bo xwezayê û jîngehê li yek ji çiyayên herî bilindên Sinûrê Silêmaniyê heleqasyona navjiyana hevjîniyê li hev guhartin. Armanca wan ew bû ku peyama jîngeh dostiyê bigihînin herkesî. ئەڵلقەی چوونە ناو ژیانی هاوبەشیان بەو کەرستانەوە وابەستە کردووە کە بۆتە هۆی دروستبوونی ئاشنایەتیان و دەستپێکردنی ژیانی هاوبەشیان. هەنگاوەکانی هەنگاو بۆ شاخەوانی دەیبات بەرەو ژیانی نوێ و بە ئاریانی دەناسێنێت. ئێمە ئەمە نزیکەی 2 بۆ 3 مانگە بێ پلانمان بۆ داناوە کە ئێمە ئەو ئیشە چۆن بکەین بەپێی چەند کەسانێکی شارەزا پرسیارمان لێکردون و هاوکارمان بوون و چیانە ئەتوانین ئیشەکە بۆ نمونە لە 1000 مێر بکەین یان لە شاخی هەنگێ بیکەین کە لە یەکێکە لە چیاکانی بڵین بەرانە زنجیرە چیایەکە بەڵام باشترین شوێن و ئاسانترین شوێن بۆ من هەنگێ بوو. دوای پرۆسەکەمان کۆتایی پێهێنا و تەواوانی دوای ماندووبوونێکی زۆر بەڵامیکانمان بینیەوە یان ئەو ڤیددیۆیان بۆ ناردین بەڕاستی زۆر دڵخۆش بووم چونکە چاوەڕێ ئەوەم ناکە کە شتێکی ئاوا جیاواز و جوان و تایبەت دەرچێ بە خۆمان زۆر دڵم پێخۆش بوو هەرچی ترس و دڵە ڕاوکێ بوو ئەوەی کە من چاوەڕێم کن هەموویم بیرچۆوە. ئاریان و هەنگاو نزیکەی 5 ساڵە وەک شاخەوانێک بەشێکی زۆری ناوچە شاخاویەکانی کوردستان گەڕاون. خۆشەویستی ئاریان و هەنگاو بۆ سروشت و ژینگەی کوردستان وایان لێ دەکات بە شێوەیەکی جیاواز و لە ناو سروشت و لەسەر بەرزایی شاخێک بڕیاری چوونە ناو ژیانێکی نوێ بدەن. سەرەتاکە شاخەوانیمان دەست پێ کرد تەبەن هاوژینەکەشم هەر لە ڕێگەی شاخەوانی و ناسی زیاتر ئاشنا بووین بە یەکتری زیاتر تێکەڵ بووین زۆربەی زۆری گەشتەکان بگرە هەموو گەشتەکان بە یەکەوە شاخەوانیمان کردووە بۆی زیاتر لە یەکتر نزیک بینەوە زیاتر حەزمان بە بوارەکە هەبێ ئەویش لە ڕێگەی منەوە ینی کە هەر حەزی لە بەردەوانەکە کرد لە ڕێگەی پەیوەندیکردنەوە هاتە بواری بەردەوانەکەیش. ئەگەرچی ئەم کارەیان بە کارێکی مەترسیدار دادەنرێت بەڵام توانیان بە ئەنجامدانی کارەکەیان پەیامی خۆشەویستی و ژینگە دۆستیان بە گەنجان بگەێن. دالیا کەمال کوردستان 24 سلێمان. لوان پیرۆز بوو. انجی هەر هەبوو.